گلشنی شعر گلشنی شعر ئەی چاوکە ژاڵ ئەی ڕوومە چاڵ وەرە وەک دوا بارانی ساڵ من بە شەعر و تۆ بە جوانی با شار بڕکەی لە کەرنەڤاڵ ساڵی نوێیە و من هەر عاشقەکەی ساڵانم هەر پاییزە ڕووتەڵەکەی ئەوینی گەرمی یارە ئەوینی گەرمی یارە خێربێتەوە خۆشەویستانم بینەران و بیسەرانی گەڕیان میدیا لە هەر شوێنێک ئەگاتان لە ئێمەیە لە سۆشیال میدیاکان سڵاوێکی پڕ خۆشەویستی و جوانی و ڕێز و حورمەت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین بەرنامەیەکی جوان و بە پێست پێشکەشی ئێوەی ئازیز بکەین بە میوانداری میوانێکی بە ئەزمون خاوەن قەڵەمێکی جوان و لە بواری منداڵان و ئەدەب و شەعرە هیوادارین تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە سوپاسانەکەین سەرەتا سڵاوت لێ بە کاکاشم سڵاو لە تۆی بەڕێز عزیزانی ئێمە و شعر و جوانی کاروانی ئەم جارەی گوڵشەنی شعر بەخۆی و 1001 ڕاز و عیش و نازەوە ڕۆی کردوتە شاعیرێک لە هەفتاکانی تەمەندا هێشتا بۆ منداڵان دەنووسێت هێشتا عیش و ناز بەسەر یاراندا دەکات و هێشتا لە تەنیشتکانی دڵپەڕەکانی ئاوایی سەرقاڵی هۆنینەوەی دەنکە بروارەکانی خۆشەویستیە ئازیزانی ئێمە ئەم شاعیرە خۆشەویستە کەلامانە ئەمڕۆ شاعیرێک هێندە نیانە دوێ نیانی پڕ لە موحیبەت و ئەوینی ناکۆتا و دەنگی مۆسیقایەوینە شاعیرێکە تەمەنی خۆی کردوتە قوربانی جوانی جوانیەکانی ژیان لە ڕابردوودا یەک پارچە خزمەت لە ئێستاشی کردوتە خزمەتی ڕابردوو خزمەتی ئایندەوە بە خۆشحاڵیەوە ئەم شاعیرە خۆشەویستە ئێستا لەگەڵمانە و لە بەرنامە پڕاز و محیبەتەکەی گوڵشەنی شعر لە گەڕیان میدیاوە گوڵشەنی شعر لە کۆتا بەرنامەی ساڵی 2021 میوانداری ئەو شاعیرە پایە بەرزە دەکات ئەویش چیرۆکنووس و شاعری بەتوانەوە خۆشەویست مامۆستا میسەپانە مامۆستا زۆر بەخێرەوە بەرنامەکەمان سوپاسی جەنابتانەکەم من هیوادارم بتوانم لە ڕێگای کەناڵەکەتانەوە ساتێک بۆ بینەرانی ئازیز فراهەم بێنم بتوانن سوود لە ئەو بابەتانێکەوە من پێشکەشی دەکەم ئەوان ببنە قەواڵەی بەختی ساڵێکی داهاتوو بۆ ئەم نەتەوەیە ئینشاءڵڵا ساڵی داهاتوو ئەبێتە ساڵی خێر و پڕبەرەکەت بۆ ئێمەی کورد ئێمە بە ئاواتەوە لەدایک بووین و بە ئاواتێشەوە ئەمرین بەڵکو وامان لێبێ کە ساڵی داهاتوو بێ بە ساڵێکی کە جیاوازێکی ئەو تۆی لەگەڵ ئەم ساڵانەی کە ئێمە لە قەیرانێکی دارایی و لە قەیرانێکی زۆر ناڕەحەتا بووین لەو کات و ساتانە ئێمە ئەو ساڵە بجێڵین بۆ ساڵێکی داهاتوو داوا لە پەروەردگارەکەم بە خێر و بەرەکەت بگیرێتەوە بۆ نەتەوەکەمان خێراتی سەرچاوان توانن بە ژمارە پەیوەندەکانی گەڕیان میدیا پەیوەندی ڕاستەخۆ بکەن بە بەرنمەکەمانەوە ئێمە لە خزمەت بەڕێستانین مامۆستا پێشەوەی بچینە لای پرسیارەکان پێمان خۆشە بە بەرهەمێکی بەڕێزت داخڵ بە بەرنمەکەمان بین بەرهەمێکە بۆ ئێمە تامادە کردوێ بە هاوکاریکا کە ڕێبازی خۆشەویست لە کۆنتترۆڵەوە بەسپاسەوە بۆچی بۆ بە ڕێگەیەکی ڕوون بۆ تۆ بۆچی تەنها شعری منداڵان ڕاستە شعری تریشت هەیە بەڵام لە بوارەکانی تر نووسیوتە بەڵام بۆچی دنیای منداڵت هەڵبژاردووە جوانترین خەڵات بۆ ئادەمیزاد بۆ ئەوەی خێزان ئاسوودە بێ بۆ ئەوەی ژن و پیا و تەبابن خەڵاتێکی بۆ داناون جوانترین خەڵاتە ئەویش خەڵاتی بوونی مناڵە خۆ ئەگەر لە ئەمین سەپان بپرسن بۆچی مناڵی خۆشەوێ ئەڵێم مافی خۆمەکە مناڵم خۆش بووە چونکە بە پێکەنینێکی بەهەشتم پێعەتاکە و بە کۆڵوزانەوەیەکی ئاگری جەهەنمم بۆ تاو دەدا لەبەر ئەوە
هەرگیزا و هەرگیز تا ئێستا و تا ئەو کاتێکە من ماوم هەر بن لە خزمەتی مناڵام ئەوەندە لە خزمەتی مناڵام ئەوەندە خزمەتی گەورم بکردایە ئێتر دەسم لە بنی هەمانەکەەوە دەرەچوو. خاوەن چەند مناڵی خۆت؟ ئەنجا ئێمە کە ئەڵین مناڵ لە دایەنگەوە دەست پێکات لە پێشەوە لە کۆشی دایشە کە یەکەم قوتابخانەیە بۆ بەروەردەکردنی مناڵ لەوێەوە دەست پێکا بۆ دایەنگا و بۆ باخشەکان و ئەنجا بۆ حرەمی قوتابخانە لە پۆلی یەک ئەو وەختە ئەلفوبێی کوردی دەخوێنێت و ئەگاتە ئەو پایە و پلەی کەوا ئێمە بڵێن ئەمانە پاشەبەری دواڕۆژی ئێمن بەڵام بەداخەوە کات وای لێ کردووە ئێمە ئێستاکە بە شێوازێکی کە بتوانین ئەو قۆناغە تێپەڕین ئەو شێوازش لە لە بەرژەوەندی مناڵە لە بەرژەوەندی نیشتیمانە لە بەرژەوەندی کۆمەڵگەیە. بەڵێ مامۆستا شعری مناڵان تا چەند کاریگەری لەسەر پەروەردە و فێرکردن هەیە؟ ئەتوانم بڵم لە 105 بەو ڕادە زۆرە. لە 105 ئەو پێنجەی کە دائنێم بۆ کۆمەڵێ بابەتی تر کە ئەمان هەڵگری پەیامەکەن بۆ ئەوەی ئەوان داخلی ئەو خۆناغانە بن کەوا لە دنیای پەروەردە و فێرکردنە ئەیان ئەمانگەێنێتە ئەو ئاسەی کەوا بڵین ئێمە کوڕینەتەوەیەکی چەساوین ئەرچی سەرشانمانە خزمەتی گەل و نیشتیمانەکەمان بکەین. بۆ پێی مامۆستا سەپان زیاتر شعری منداڵانە نووسێ بۆیە پرسیارکان لە سەرتاوە لەو بوارە شڕیەکەینەوە ئەمانەوێت ئەوە بپرسین تایبەتمەندەکانی شعری منداڵان لای ئەمین سەپان چییە؟ شاعری دنیای مناڵان وەک شاعریەکی دڵاری یا نیشتیمانی یا ئابووری یا سیاسی نییە لە خزمەتی گرۆیەک بێت لە گرۆکان بەڵام هی مناڵان ئێمە هەمومان بە هەموو چین و توێژەکەمانەوە مناڵمان هەیە. ئەم مناڵە ئەگەر بڵین گوڵی ژیان و سەرچاوی هۆش و بیر و هزری نەتەوایەتیمانە ئەوە کارێکە کە ئێمە توانیمانە بەو پێیە بتوانین قۆناغەکان بڕین بڕێەوە. شعری مناڵان شعرێکە بە زمانێکی سادە گەورە ئەینووسێت بۆ مناڵ. ئەو مناڵە ئەگەر شعرەکە وانێ نەکا هەسی بە بزوێنێ کاریگەری نییە لەسەر پەروەردەکردن و فێرکردنی ئەو مناڵە لە هەموو بوارەکانی ژیانە لە ژیانی ڕۆژانەی مناڵیشدا. بەڵام ئەگەر ئێمە بێت و بە زمانی گەورە شعر بۆ مناڵان بنووسین نە ئێمە مامۆستای دنیای مناڵانین نە مناڵەکە هەست و سۆزی ئەجۆشێ بەرامبەر بەو شعرانی ئێمە بۆیان ئەنووسین. لەبەر ئەوە شعری مناڵان ئەبێ وشەکانی سادە بێن زیاتر بە کێشی پەنجە بنووسرێت بابەتەکە زوو بات بە دەستەوە ئاوازێکی تابێت کەوا مۆسیقایەکی هەبێ لە گۆرانی و لە سرود و لە وێنەیەکیشی هەبێت مناڵ حەزی لە دنیای وێنەیە هەبێت بۆ ئەوەی کەوا کاریگەر بێت لەسەر هەزر و بیری مناڵ. زۆر باشە. کتێبی کۆلارەکەی باڵدار لە منهەجا هەیە لە قوتابخانەکاندا یاخود کتێبێکە لە ناو کتێبفرۆشەکانە هەیە بۆ مناڵ؟ کۆلارەکەی باڵدار ئەمە سێهەم چاپێتی جارێک لێرە جارێک لە لوبنان جاری دووەم لە لێرە لە سلێمانی بە یارمەتی کۆمپانیای مایە 500 دانێکم چاپ کرد. ئەم کتێبە یەکەم بەرهەمی من نییە دووهەمیانە گوڵزاری باخچەکان یەکەم بەرهەمی من بوو خاڵخاڵۆکە دووهەم بەرهەم بوو ئەمە سێهەم بوو چونکە من خۆم بە قوتابی باڵداری ڕەحمەتی ئەزانم ئەو باڵدارەی کەوا چیرۆگنووس بوو ڕۆماننووس بوو شاعری دنیای مناڵان بوو بە زمانی سادە و ساکاری دنیای پەروەردە و فێرکردن
توانی ئەلفوبیەکەی دابنێ بۆ بەهای ئەم مامۆسا ئازیزەی من ئەوەتانێ ئەم کتێبەمان چاپ کرد بۆ ئەوەی باڵدار جارێکیکە لە خزمەتی مناڵی کووردا بێ و ئەو هەست و بیری ئەو هەیبوو لە سەرەتای پەنجاکانەوە تاوەکو ساڵی 1963 لە بیرمان نەچێ بێجگە ئەوە کتێبێکی تر هەیە ئەو کتێبەش هەر بۆ باڵدارم داناوە چونکە باڵدار لە ناخی منە و لە ناخی میلەتەکە ئەژی ئەمەش باڵدار لە ناخی هۆنراوەدا ئەمە هۆنراوەیە تایبەتە تەنها بە باڵداری ڕەحمەتی سەکانت خۆش بێت زۆربەی ئەوانەی کە لە ناو ئەم کۆلارێ باڵدارایە وێنەیە ئەمە هەر هەمان پرسیارەکەی پێشوە کە تۆ ئەتەوێ وێنە بگەێنی بە مناڵ لە هەموو جیهانە من زۆر گەڕاوم هەر لە رووسیاوە تاوەکو ئیتالیا و بەلجیکا و نەمسا و ئەڵمانیا و وڵاتەکانی خەلیج و سووریە و ئێران و تورکیا دەق کە ئەینوسی وێنە تەواوکەری ئەو دەقەیە مناڵ زیاتر لە وێنە کاریگەری لەسەرەتی ئایا ئەم وێنەیە دەقەکە لە خزمەتی وێنەکایە ئایا وێنەکە لە خزمەتی دەقەکایە کە هەردووکیان ئەوە بەڕێڕەوی ئەوەی کەوا مناڵ بتوانێ سوود لە ئەو شعر و ئۆپەرێت و چیرۆکانە وەربگرێت مناڵ تا 4 ساڵیش ئەو شتێککە پێی ئەڵێ هیچ کاتوەری ناگری ئیلاابێ بیبینێ بێت تۆ ئیشارەت بەو شتە پێی کە داوای ئەەکە یا کە ئەبێ جێبەجێ بکە باخچە و لە دایەنگاکانە شعری منیان لەبەرە ئۆپەرێتەکانیان وەکو کفتەی سابونکەران و ماڵە باجێنە و خەتخەتێن و هەڵمەقۆ هەموو شێک هەمویان ئەزانن بەڵام بە ڕێگای دووپاتکردنەوە فێر ئەبن بە ڕێگای ئەوە ئینجا ئەو وەختە مامۆساشان و کار و مۆسیگزانەکان و مامۆسا ئەدیب و ڕۆشنبیرەکان ئەو خواردنە ناسکە ئەن بەم مناڵانە لە ڕێگای ئەوانەوە لە ڕێگای شعرەکەەوە ئەتوانن خزمەت بە هەڵس و کەوتی خۆیان بکەن لە نێو دایانگە و لە نێو باخچەکانە بگرە لە سەروتری ژەکە ئەتاگە ئەگاتە قۆناغەکانی زانکۆ و ماستەر و دکتۆرە زۆر باشە بەرهەمێکی ترمان بۆ ئامادەکە با من ببوورە من ژمارەکان بکەنمەوە خۆشەویستان دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 471 5264 یاکۆ 1950 پەیوەندیمان پێوە بکەن ژمارە کۆڕەکەکەمان وایبەریە دەتوانن ئازیزانی دەرە و ناوی وڵات پەیوەندیمان پێوە بکەن فەرمو ئەگەر تۆ پرسیارەکەت بکەین ئێمە کە باسی باڵدارمان کرد ئێستا ئەم کتێبە پیرۆزە و کتێبەکەی باڵداریش نمزانی ئەو پرسیارم لێکەنە جێنە ئەلفوبیەکەی باڵداریش مێنا بۆ خزمەتی بینەرانە و بۆ خزمەتی ئێوەیش شەوێکیان لەگەڵ ئیبراهیمی میلۆدی و ئیبراهیمی قادری بەرنامەیەک ئامادە کرابوو بۆ شێعر و مۆزیک و گۆرانی ئیتر ئەم شعری بۆ ئێوەی ئەخوێنمەوە ئەوانیش هەمان پرسیاریان لێ کردم منیش لەبەرەوە باڵدار لام زۆر خۆشەویستە یعنی ئەگەر ڕۆژێ وشەی باڵدار نییە خۆم بە قەرزاری میلەتەکە و خۆم بە قەرزاری باڵدار ئەزانم ڕۆژێ کچێ لەسەر ڕێمان ڕاوەستا بوو ڕۆژێ کچێ لەسەر ڕێمان ڕاوەستا بوو وتی مامە ئەو شعری ئەم شەو خوێنتەوە هەمووی باسی جوانی من بوو وەل ئیهلامی شعری گۆران بە سروشتا ئاچوویتەوە وردە وردە بە جەستەی پڕ لە جوانیمدا شۆڕ بوویتەوە ئازیزەکەم ئەوەی وتم هەمووی ئەندێشە و خەیاڵ بوو لە ئاسمانی شعری منە ئەستێرەیەک نەبوو دوور لە سایقەی ساماڵ بوو ئەو نازدارەی کە بە خەیاڵ ئەم هۆنراوم بۆ دانابوو ئەوە تابووی جوانی
ڕۆحی پاکی ئیبراهیم ئەمین باڵدار بوو. مامۆستا ڕێستەمەێکی لێوان لە معریفە و هوەر و ئەدەبت بەسەر بردو لە هەفتاکانی تەمەندایت ئەگە بگەڕێنەوە بۆ سەرچاوەکەی سەرچاوی لەکوێ گرتووە ئەم ئەدەب و هوەرە چۆن هاتی تێکەڵ بەم دنیاە بوویت بگەڕێنەوە بۆ ئەو دەمەوە ئەو کاتە. ئەوەی من ئەیزانم هی مامۆستا عەزیزەکانمە ئەوان دەرگایەکیان بۆ من واڵا کرد کە بە ئاسانی لی بچمە ژوورەوە. مامۆساکانم عین شەونم بوو ڕەحمەت لە گۆڕی وەک شاعیر، وەک پەروەردەکار، وەک دەنگخۆش، وەک ئاوازدانەر، وەک مۆزیکزان، وەک نووسەر، وەک خۆشنووس، هەموو شتێک وەک چیرۆگنووس، وەک وەرگێڕانی دەقی چیرۆک بیانی ئەمە هەمووی لە مامۆستا عین شەونما کۆ بووبوویەوە. بیرم دێ لە ساڵەکانی پەنجاکانە ئەو وەختە نەورۆز نەبوو نەیانێشت بە نەورۆزیانە و جەژنی دار و درەختە کۆتایی ڕۆژی سەختە نەمان بنێژە وەختە ئەوەیان گۆشیانە کردین بەوە بۆ ئەوەی بەڵام شەونم هات هەزار ڕەحمت لەو گۆڕەی جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە. ئەو هات ئەمە هەم ئاوازەکەی دانا هەم شعرەکەی دانا هەم کۆمەڵە خەڵکانێکی دانا لە ناو ئەوانە من کە کۆرس بین لەوێ ئەو زەمەنە شانۆکان لە مەکتەبی بێسارانی بوو بە قادرمەکانە ڕۆشتی وەکو شانۆ بۆ شایەکی تیا بوو ئەوەی کردبوو بە شانۆ. ئەو وەختە دکتۆر هیوا دەنگێکی زۆر خۆشی هەبوو ئەو گۆرانەکانی ئەوت بیرمیە عودێک هەبووی دکتۆر بورهان و لولێکی هی مینەی لولەگژێنیش هەبوو. ئەو وەختە بێجگە لەمە کۆمەڵێ شعریکەی دانابوو بۆمان هاتم بەسەربەستی هاتم نەمزانیوە گرش و پەستی بێ دەربەستی هاتم دەمێکە هێرشی ناڵم ئەنێرم ئاوی نەمامی دڵاری ئەدێرم ئەڵێم ئەی خۆشەویست بەخوا دەستپێرم ئەم جارە دوجارە هاتم پەڵپ و بیانم پێمەگرە من دیلی پەیمانم مەمخەرە داوی تەفرە تۆی ئارامی جانم. ئەمە دوو شعری کە بوو شعرێکی کەیان بۆ مینەی لولەگژێنی نووسی بوو هەزار ڕەحمەت لێ بێ ئەویش بە سەماعی نۆتاتەکانی دەرهێنا بوو. شعرەکەی بۆ نووسی بوو ئادەی مینی لولەگژەن شمشاڵێکی زۆر پەستەن هەستی پەستی ژەنگاوی هەوایە بێزاخاوی. ئەمە و کۆمەڵێ شعریکە هەمویان قاڵبووی ئەوە بوو دوایی ئەبێ باسێکی کاردۆخی و شاه و شەخزەفادی نەفەنی نەقشبەندی و هەردی و ئەلڤیە هەوری و بێکەس و کەریمزەند و ئەوانش بکەین کە هەر هەمویان مامۆستای من بووم. من ئەوان ئەم ڕێچکەی ئەوانم گرتووە بە شێوەیەکی کەم خۆ ئەگەر زیاتر بواە لەوانەیە ئەمین سەپانێکی کەم لێ دروست بواە من هەر لێرەوە ڕەحمەت ئەنێرم بە کۆی هەموو مامۆستاکانم. لە بیرم یە کاردۆخی شعرێکی پیرەمێ شعرێکی ئێنی کردبوو مەولەوی بەهین بە سۆرانی ئاوە جوانەکەی سەر چاوەی زەڵم بۆ گەڵا ڕێزان سەر بە تەم و هەڵم تافگەکە سەربەر ساردە وەک تەرزە دانی مرواری لەنجەی سەد تەرزە لەو ئاسمانەوە ئەڕژێتە خوارێ لە چاوی گەردون فرمێسکە بارێ وێنەی عاشقێ کەناڵەکار بێ سەحرانەوەرد بێ پەی جۆری وار بێ وێڵ و سرە ڕۆ بە ڕۆڕۆی پردەرد بە قەڵبەزەوە سەر ئەدەی لەبەرد لەبەرەوە بەرنامەکە زۆر نەکوژێ ئەمە شعری کاردۆخی پێی ئەوتین ئەو وەختە هزر و بیری نەتەوایەتی شتێکی زۆر گەورە بوو
لای ئێمە حتا شخصەفادی نەفەنی قەڵای دەمدیمی لە جاتی خوێندەوەی بەسوود پێ ئەوتین ئەم شعرە دێڕێکم لە بیرچوو بوو خۆم دەڕەکەم بۆ دانابوو دوایی هەموو قوتابیەکان هینان وەرگرت وەرەقەکانیان وەرگرتەوە منی تیانە بووم من جارجار تۆ جێژلی ئەترسام وتی وەرە ئەمین بزانم تۆ ئەم دێڕە شعرەی لەکوێوە هێنا وتم وەڵڵا هەرچنم کرد ئەم دێڕە شعرە بۆم ئین نەبوو بیرم نەکەوتوە ئەم دڕم بۆ دانا وتی وەرە هەشتی وەرگتو بۆ تەکەم بەدا تۆ ئەوی بشاعر ئەوە مامۆستاکانی ئێمە قوربانتان بم ئەو وەختە شادەی شەکی ئیبتیداییشیان هەبوو نازانم چی بڵێم بۆ ئەم کات و سادە بەداخەوە مامۆستاییان کەواتە لەو تەمەنەدا هەتاوەکو ئێستا ئەدەبیات چی بە تۆ بەخشیوە چی سندویتەوە ئەدەبیات ئەوەی بە من بەخشیوە من خۆم بناسم کە کوڕی نەتەوەیەکی چەوساوم لە دێر زەمانەوە ئێمە لە ناو قەیرانێکا بووین دراوسەی کۆمەڵێ نەتەوە بووین کە هیچ بە ئێمەیان بە نەتەوە هەژمار نەکردووە ئێستاش بە دەستەوانەوە ئەناڵێنین ئەوە وای لێ کرد کە ئێمە ڕێژکەی ئەو مامۆسانە بگرین کە ئەوان توانیان پێناسەی نەتەوەیی بۆ ئێمە بکەن ئەوان توانیان وای لە ئێمە بکەن ئێمە ئەگەر بەهرەیەکی یەزانیمان هەبێ وەک شاعر وەک نووسەر و ئەمانە ئەوان بوونە ئەوەی کە هەوێنی ئەوەی کە ئێمە ئمڕۆ بتوانین خزمەتێکی بچووک بە نەتەوەکەمان بکەین ئەوان پێشینەی ئێمە من بوون ئەوان توانیان ئێمە وا لێ بکەن کە ئەمین سەپانێکمان لێ دەربچێ کە کسانێکی وامان لێ دەربچێ ببینە خزمەتگوزاری دنیای پەروەردە و فێکردن و شعر و چیرۆک و ئۆپەرێتی ئەم سەردەما هەرچەند ئێمە دەفمان دەنگنا بەڵام ئێمە پەشیمان نین لەوەی کە ئەو مامۆسایانە چۆن ئێمەیان گۆش کرد و ئەو خواگیانە چۆن ئەو بەهرەی یاوە بە ئێمە بۆ ئەوەی خزمەت بنێتەوە و نیشتیمانەکەمان بکەین. ساڵی 1970 ئەندامی کێتی نووسەران بووین تاکو ئێستا 1970 تا 2021 یەکێتی نووسەران چی بوو نووسەران کردووە چی گۆڕیوە توانیوتە چی بکە؟ من ئەندامی یەکێتی نووسەرانی ساڵی 1970 ئەو وەختە ئەژی گۆران سەرۆکی ئەو هینە بوو لە ماڵی شەمحەمەیی خاڵا بوون ئەو وەختە منیش زۆر حەزم ئەکرد بچمە ئەو شوێنانە هیچ نەبێ بڵێن ئەمە دۆستی ئەدەبە ئەو زەمەنە من یەشتا بە زەمەنی زێڕینی ئەزانم هەتاوەکو ئێستا ئێستا زۆر بێ و بۆربێمان هەیە ئێستا کەسانێکمان هەیە جاران لە دەرکی مەلیک و پاشا و سوڵتانەکانی ئێستا بوون بە هەزار بەشەوە هەر یەکە لە دەرکی لایەنێک لە لایەنەکان بنچینەی و بناغەی ئەسڵی ئەدەب وردە وردە لە دابەزینایە لە ئاستەکەی لە دابەزینایە ئەو وەختە من کتێبخانەی گۆرانم هەبوو لە هەڵەبجە لە ساڵی 1970 من هەبوو 1000 گۆرانم لە هەڵەبجەی شەیدا فرۆشتووە 500 قانعم فرۆشتووە 500 بێکەسم فرۆشتووە گەنجێکی جوانی نازدار 6 ڕۆژ کرێکاری کردووە بۆ ئەوەی 2 دینار پێک دەستکەوێ من وەسڵێکی بەمێ بە پسوڵەیەکی بەمێ دوای 2 3 دیوانێکی گۆرانی بەرکەوێ ئێستا کتێبەکانی خۆم بەو هەموو کتێبەوە بەو هەموو تەبع جوانەوە بەم هەموو وێنانەوە پاشە بەوەی کا من لەوێ گەورە بووم بەبێ لە کوردستانێکی ئازیزە گەشەم کردووە ئێستاکە کتێبەکە 5,000 9,000 لێ تەبعەکەم 900 دانەی لێ نافرۆشرێ هەیانە 90 دانەی لە نافرۆشە جاران لەم سنێمانە ئازیزەی کە مەڵبەندی
نەتەوەیی و هزر و بیری کۆمەڵگەیەکی شارپڕ لە شارستانی و ئەدەب و علم و عێرفان بوو، سێ چوار مەکتەبەی تیا بوو، هەمویان چاپخانەی تیا بوو، هەمویان خەریکی دەرکردنی ژین و ڕاپەڕین و ژیان و گۆڤارەکان و ئەمانە بوون لە مەکتەبی سلێمان و زێوەڕ و لە مەکتەبی وشار قەفتان و ئەمانە ئەفرۆشرا. ئێستا ڕۆیتە ئەو بازارە بەداخۆم لێرە، یعنی گریانم بۆ ئەم سات و وەختەیە ئەڵێ کتێبێ بکڕە دوان بە خۆڕایی. باش ئەمە بۆ زۆر و بۆری کتێبەکانە گەڕێتەوە یا خوێنەر کەم بووە؟ یعنی ئەم زۆر و قابلە ئەم 39 کتێبەی من دەرم کردووە 9 کتێبی کەڵکی نەبێ کەڵکیان هەیە ڕۆژێکیان ئەم خاڵخاڵۆکەیە ئەوە قسەیە قسە ڕائکێشێ زۆر جا من نەم و پرسیاری قورسم لێمەکە ئەمە من تەمعەن لە هەشتاکانەوە 1970ەوە کە گیرام لە ئەمنی عامە ئیتر هاتمە سلێمانی ئەمەم لە کە کۆن تەبع کرد ئەمە کتێبێکی زۆر جوانە مناڵی زۆر حەزی لە خاڵخاڵۆکە و ماڵە باجێنە و چێشتە قولێ و بوو کە بە بارانەیە منیش ڕۆشتم لە کاگعاری دەدانم لێسەن وتم با سێریکی کەم بزانم کەم و کوڕیەکی تیان نییە لەسەر ئینەکەی جادی گۆران دامنا لای کتێبخانەکەی خۆما کچێک قەشەلوولەکانی ئەو ماشەڵڵای لێ پەلکەگانی بووبوون بە ئەو ڕژمارەی کە شاعرە لێ خەریک بوو ملی ئەستوری ئەو زاڵمانەی کورد بخنکێنێ ئەو چاوە گەشە جوانانەی برۆ و برژانگی تێکەڵ بوو بەیەکەوە وتی با بگیان بەخوا زۆر حەزم لە کتێبی خاڵخاڵۆکەیە. باوکی وتی ئەی هەفتەی پێشوو بۆم نەکڕیت وتی بەخوا باوکە درۆکەی بۆ نەکڕیوم زەری بەراعەتی ئەم مناڵە هێشتا کتێبەکە دەرنەچووە ئەو ئاوا بەم شێوەیە مامەڵە لەسەر لەگەڵ مناڵەکەیە ئاکا چۆن ئیتر متمانەی پێی هەبێ. منیش وتم وەرە ئازی زەکەم ئەم کتێبە زۆر جوانە وەکو ئەو کتێبەی بابەتگان نییە هێشتا نەیاویتێ ئەوە ئەم دەخدانم هێناوە وتومە ئەگەر کچێکی نازداری وەکوتێ هەبێ بە خەڵات ئەیمێ دەوەرە با لە ئامێزێ بگرم چاوەکانی ماچ بکەم و ئەم خەڵاتە جوانش پێشکەش بە تۆ بکەم. ئێمە ئەمەیە یعنی ئەمەیە ئێستا قەیرانەکە لەوە گەورەترە کتێبێک بە 2000 ئەگەر ئەم کتێبە ڕای کێشید لە کۆمپیوتەر 10,000 ئەوێ ئەم کتێبە ئەی بە مناڵێکی ژی کەڵە لە باخشەیەکە یا لە قوتابخانەیەکە بە 2000 بۆی ناکڕێ مەجبور ئەبم لە باتی ئەوەی 500 دانە لەم کتێبە چاپکەم 9,000 دانە 6,000 دانە بۆ ئەوەی ئەمە 2000 بکەوێ بێن بە مناڵەکە بە ڕۆژانەکەی خۆی بیکڕێ. باشە؟ لەبەر ئەوە ئێمە ئێستا ئەگەر ئەوەی کە مناڵەکەی زۆری لێ بکا و هیچ پارەی نەبێ مۆبایلێکی بۆ کڕێ بە وەرەقەیەک هەتا 9 وەرەقە دوای 6 مانگ مۆبایلێکی کە ئەگۆڕێت دوانیکەی بۆ ئەخاتە سەر و ئەم بە گەڵایە زەرەر ئەفرۆشێ. ئەگەر بێت و ئێمە قیاس بکەین ئەو مۆبایلی کە بابەگیان بۆی ئەکڕێ و مناڵەکە جگەرگۆشەیەتی بۆی بان بە کتێب بەشی 10 ساڵیەکە. دەستخۆش مامۆساییان بێنە ئەم لاوە بابەتی ژن لە شعری ئەمین سەپاندا ژن چ پانتاییەکی لە شعری ئەمین سەپاندا داگیر کردووە؟ ئەگەر ژن نەبێ ژیان نابێت. بەڵێ ژن کۆڵەکەی ماڵە ژن پیاوەکا بە ماڵی پیاو مەبەستی ئەوەی نییە لە پشت هەموو کەسێکی بەتواناوە ژنێکی عاقڵ و ژیر هەیە
خۆخواجان بە ژن ئەڵێ ئنا خەلقنا الئینسانە من ئەحسەنە تەقویم بە جوانی ئەنجا بە ژن ئەڵێ ئێوە لە پێش پیاون بۆ ئاسوودەیی خێزان ئەمەم بۆ ئێوە دروست کردووە ئەم ئەمینەی لە بەردەستی ئێوایە ئەم بە هەوای باڵ ئەڕوا خۆ ئەگەر ژنەکەم نەبوایە ئەم ئەمینەی لێ دروست نەئەبوو بۆ چونکە ئەو توانیوێتی ئەو ئەرکە قورسەی کە لەسەر منە ئەو وردە ئاسانیکە لەسرم وابزانم کاکە کتێبخانەکەی منی بیۆ لە ڕۆژی وایە 10 جار میوانم بیە 4 جار قوتابیم بۆ ئەوێ کۆڕۆکۆبوونەوەی تا ئەگیرێ ئەم ژنە بە تەنها لە تەمەنێکایە ڕۆژێ لە ڕۆژنان نەبووە کارێ بکە کاکەیەکی وەکو هاشم و دادەیەکی وەکو ئارەزوو گلەیە بکە بڵێ ئەو ژنە نەیتوانی وەک پێبست خزمەتمان بکە لەبەر ئەوە من ژن لای من زۆر خۆشەویستە هەرچەند من لە ژیانی خۆمە کەمتر لە دنیای عەشق و خۆشەویستیە کارم کردووە بەڵام هەر کەم تا زۆر لەبەر ئەوە نەڵێن مامۆستا ئەمین شیعری دڵاری نازانێ ئەوەختە بەڵام ئێمە وام لێ هاتووە بڵێن ئەگەر لە قوتابخانەیشە مناڵێک نەیتوانی بێت لە ساڵێکدا ڕۆژێک بچێ بۆ سەیران باوکو و دایکەکەی ڕێگر بوو بن 4 شفتیان بۆ نەکرد بێ ڕانێ مریشکان بۆ نەکردێ لەگەڵمان نابێت ڕۆژێک مناڵێک زۆر خۆشمەویست ناوی شەیدا بووم ئێستەی شەیدای ئەو مناڵم کە فێری ئەوەی کردم چۆن پەروەردەی مناڵ بکەم هاد فرمیسکەکانی ڕوومەتە قەتماخێرەکانی وردە هێنا بۆ خوارەوە نازانم پێش منیش گریا بوو یانا وتی مامۆستا من نایەم بۆ سەیران وتم بۆ وتی باوکم و دایکم ئەمڕۆ ئەم شەو شەڕیان بوو لەسەر ئەوەی کەوا شتێک بۆ من بکەن ئەڵێ وای لێ کردم کە دایکم دەرکردە دەرەوە منیش لە پەنجەرەی ژوورەکەەوە چوینە حەیوانەکان لە ئامیزی دایکمە خەومان لێکەوت ئەمانە یەک چویرەوکی کە لەم چیرۆکانە ئەوەیە کە مامۆستایەکی ئازیز لە گرانیەکە باشە باسی ژن ئەوەنە گەڕاینەوە بۆ ئەو حاڵەتە کە لە گرانیەکە ئەم مامۆستا عازیزە بە یەکەوە بووین لە مەکتەبی ڕەفیق حیلمی لە لای مەیتەما بڕین ئێستاکە ئێمەرجنسیە لە مەشتەدەکە لەوێ ئەزانێ مامۆستاکە کەوتۆتە سەر ساجی عەلی ئەڵێ مامۆستاکیان هێنەکەم ئەم مەشتەدەم لێهێن بووە هەمووی خەریکە وشکە بێت و کەسێک نییە بە تەواوەتی خزمەتی بکە ئەگەر ئەتوانی ئەو ژوور و هەیوان و مەتبەقەیشی تایە بەشک و خزمەتی ئەم گوڵ و گوڵزارم بۆ بکەی لە وشک نەبن ئەویژەڵی بەسەر چاو پارێژت دێنێ هیچی پێ نییە ئەو شەوە شڕە و پڕەگەی کۆ ئەکاتەوە و ئەیباتە ئەوێ ئەو شەوە هەرچۆنێ بێ قەناعەت بە مناڵەکانە شەوی دووهەم مناڵەکەی برسی ئەبێ دایکەکەیشی ئەوەنە خواردن نانخوا هەتا مەمکەکانی شیری تێبێت زۆر ئەکۆڵوزێتەوە ئیتر دایکەکەی مانوو ئەبێت باوکەکە پێڵێ بمەڵێ بەشکۆ بە من ستاریکەم ئەڵێ ئەزانم برسیتە ڕۆڵە ئەم شەو خەوە لێ ناکەوێ ئەزانم برسیتە ڕۆڵە ئەم شەو خەوە لێ ناکەوێ منیش وەک تۆ ئێشەگرم نەک ئەم شەوە هەموو شەوێ کە سەیری تۆ دەکەم ڕۆڵە فرمێز لە چاوت دەبارێ
وا دەزانی قومی شیرە لێو دەگەڕی جار بەجارێ ئەڵێ بوارم بە بەیانی زوو ئەڕۆم بۆ دارە سوتاوەکە ئەم پێڵاوت بۆ ئەفرۆشم چەنی بێ شیری تازە پێ ئەنۆشم ئەڕوات خەڵکەڵێن بابەرە پێڵاوی تازە دوو لە ڕووی ئێوە و بینەران پارە ناکا ئێستا ئەڵێ باوکم من قاچم مێخەکەی لێ هاتووە دکتۆر بۆی نووسیوم ئەبێ پێڵاو لە پێ نەکەم جووتێ سۆلەم بەرێ بۆم بگۆڕەوە ئەویش خوا ئەیەوێ ئەم مناڵە لە برسێتی ڕزگار بکە جووتێ سۆلی ئاهاتەیە بە نینی خۆمان نەعەلی هاتێت 750 فلسیشی باقی ئاهاتەوە ئەیا بەشو قوتوویە شیر و بە فڕکە ئەهێنێتەوە بۆ لای بۆ ماڵەکەی یەک دەبە شیری ئەوەنی بۆ پڕەکە پێی ئەڵێ بخۆ بخۆ بکە خەندە ویژدانم بکە ئاسوودە ئەگر مڕێ ملێ ڕێگا دوور لە نیگا گەرپرسیان ئەم سۆلانت بۆ لە پێیە ئەڵێم ئازار هێزی لێ بڕیوم ئەوە دکتۆر بۆی نووسیوم ئەو دیوانەی من ئەوە دکتۆر بۆی نووسیم ئەوە ئەوەیە بۆم نووسیوە کەواتە ئازارەکانی من لە ناو ناخی ئەو میلەتە ستەم دیدە و ئەوەی کە چۆن ئێمە چەسانێت و ئاوارە بووین ئەوەیە وای لە ئەمین کردووە جارێ پێ بکەنی و جارێ بگریە خێر بێتەوە مامۆستاگیان ئەگەر شعری ئەوینداریمان بۆ بخوێنیتەوە پێشکەشی بینەرانی گەڕیان میدیاکەی سپاس دەکەم هەرواز لێ نێنام ئەوە هێنێکم پێ بوو چی لێگە ئەمەتە مامۆستاگیان دیوانە شعری وا چەند ساڵە چەند ساڵ مامۆستا ئەوە هینە ئەوە شعری دڵاری نییە ئێمە دڵداریمانەیە مامۆساگیان دواتریش پرسیارم هەیە لەسەری جژن ئەوە جژنە سۆزی عەشقی شەرای مەرجی بۆ هێناوم ئەوە جژنە و سۆزی عەشقی شەرای مەرجی بۆ هێناوم لە دوا خەزانی تەمەندا ئێستا هەز دەکەم جێماوم سۆزی عەشقی خراباتە شێتانە سەری لێداوم ئەژیم بۆ ئەژینێکی کە ئەگەر چی کوکە هەنگاوم ئەگەر بڵێم تۆ عاشقی درۆ ناکەم ئەڵێم وایە ئەگەر بڵێن تۆ عاشقی درۆ ناکەم ئەڵێم وایە عاشق لەلایەن خەمدا دەژی بە هیچ هێزێ لە من نایە ئەوە عەشقی ئەو عەشقەی کە مەبەستمە بە پیری کۆتایی نایە خەڵکی ئەڵێن چرچی پیریت لێ نیشتووە خەڵکی ئەڵێن چرچی پیریت لێ نیشتووە دانە دانەی تاڵی قژت سپی بووە گەرد و تۆزت لێ نیشتووە پشتت کوڕ و چاوەکانیشت کەس بووە نازان ئەوە نازان کە تۆ من جێهێشتووە وایە عەشقی من عەشقێکی پاکە وەک ئاسۆی بەیان ڕووناکە عەشقی کوردێکی بە وەفای خۆشەویستی زادە و خاکە ئەمە ئەم شعرانە هەرچەند ئەکەم لە ئافرەتەکەەوە کە دایکمانە ئەچین بۆ دایکە گەورەمان کە ئەم خاکەمانە با لەسەر عاشق بمێنەوە مامەستا بنێنیمەوە تێڕوانینی ئەمین سەپان بۆ عاشق چییە بڵێ باشە بەشعر وەڵام نێیتەوە وەرن یاران تەماشاکەن لاپەڕەکانی عەشقی پیریەمە وەرن یاران تەماشاکەن لاپەڕەی عەشق واڵاکەم منی کاروانی ڕێی مردن گەنجانە وا باڵاکەم دیوتانە سەری کەساسم بۆ دیدەنی ڕوخساری تۆ چاوەزارم هەڵگرتووە ڕۆژانە ماشەڵڵاکەم گەر بپرسن تۆ عاشقی درۆ ناکەم ئەڵێن وایە گەر بپرسن تۆ عاشقی درۆ ناکەم ئەڵێم وایە ئەمە پیشەی مەستانەیە بە تەمەن کۆتایی نایە بێ چەند و چوون بێ پەنهانی بوونت لێم بۆتە خولیایە گەر دەتەوێ بە قوربانی
ئاوا سرم دەڕێتایە ئەوەی دەڵێ عاشق چییە؟ عاشق چۆن عاشق کێیە؟ منیش پێڵێم عاشق ئەوینی ڕووباری تونی بەهارە، عاشق گەڵای هەڵوەری چڵی دارە، عاشق تاڵی و سزای سەخت و ژەهری مارە، عاشق دەردی بێدەرمانی نادیارە. دەستەکان بەخۆش بەش بەخێر بێتەوە بۆ لەمە دووە لە ناو ژمارە تەلەفۆنەکانە ژمارە 14 دانێن ئاگت بژێنەوە بۆ ئەوانەی کە عاشقن و زوو ئەسووتێن هەر لە ناو عشقا بمێنینەوە مێنینەوە مناقەشەی سۆزمان کرد پێش بەرنامە ئافرەت سۆزی زیاترە لە هزریە بەڵام پیاوان نییە بەڵێ مەبەستە چی بوو؟ تۆ مەبەست ئەوە بوو کە ئافرەت سۆزی زیاترە بۆ بڕیاردان باشە پیاوان نییە پیاو یەکسەر هزر بیرەکاتەوە سۆزی نییە بەڵام من شعرێکم ئەوێ کە تازە نووسیە بێت بۆ عەشقە دوورەکەت هی ئەو کتێبانم ناو کتێبانە کۆنن باشە هی کتێبم نایە مامۆستا شعری تازە زانم ئافرەت هزری بیرەکاتەوە یاخود سۆزداری باشە بابزانین من چوزانم ئێوە لە ناخی عەشقا ئەژین و منیش ئەمەوێ من ئەمەوێ خۆم دوور خەمەوە لەو عەشقانە تابلۆیەک چاوەکانت وەک چاوی پەز قاوەیی کاڵ دەچێتەوە بە ژن و باڵات وەک سنەوبەر بە شنەی با دەشنێتەوە بەرژانگی تێکەڵ بە برۆ تابلۆیەکی داڕشتووە پەیوەست بە چاوی کاڵی تۆ دڵی منی لێنیشتووە چاود لە هەتاو جوانترە پرشنگی لێ دەبێتەوە وەلی ئاسا ئێشەگرم ئاوڕێکم لێبەیتەوە تا پێت بڵێم خۆشم ئەوێ گەر وەڵامێکم بیتەوە بەخشندەی بۆ ئەم خواستە بەس لە تۆ ئەوەشێتەوە مامۆستا بۆچی ئەو شعرت هەڵبژات چی بکەی؟ ڕەمز و ڕازی شعرت هەڵبژات مەبەستت لە خوێندنەوەی ئەو شعرە چی بوو بە تایبەتی بە دوایە گەڕێ ئەو وەختە وەک ئێستا نەبوو ئەو وەختە نامن ئێستا هەستی ئێستا دەڵێم ئاخر وەڵڵی ئەمە ئیلهامێکە باشە پێشتر خوێنراوەتەوە نووسراوەتەوە نادە ئارەزوو عاشق تینووە ئەم تینوەتەی دابش کردووە بەسەر هەموو کایەکانی ژیانە چاوەکانی عاشق ئی شاعر مەستن خۆشەویستیان لێ ئەبارێ ئیتر ئەم خۆشەویستیە کە خولەلایەن خواوەندەوە بەش کراوە بەسەر هەموو کەون و کائیناتە بە هەموو جڕوجانەوە و مێلورە و پەپولەیەکیشەوە بۆیە هەر شعرێ لەم شعرانە وە خواردن تام و چێژێکی تایبەتی خۆی پێوەیە مەم کێشە بۆ کۆمەڵێشت بەڵێ مەبەستی ئەمە لەوایە کە مامۆستا سەپان ئێستاش هەل لە ناو عشقاشی بەردەوام ئەگەر عاشق نەبێ منیش ناژیم حالیان لە عشقا ماویت لە عشقا ماوە شعری نوێت هەیە لەم دیوانانە کەمتر بڕیاردیاوە دیوانێکت هەبێت یاخود هەمووێکت هەبێت تایبەت بێ بە عەشق نییە دیوانەکان هەموو هینێکی تایە هەموو کایەکانی تایە بۆ ئەوەی کەسێک گێت کە ئەوێ دیوانێکی مامۆستا ئەمین بکڕێ کۆمەڵایەتی تایە و کوردایەتی تایە و نیشتیبان پەروەری تایە و کەلتوری تایە و زمانی تایە و خۆشەویستی تایە ئەمە بۆ ئەوەی هەمە ڕەنگ بێت بۆ ئەوەی هەمە ڕەنگ بێت زیاتر فرۆختی هەریوا با کوردواتەنی بڵین مامۆستا لە نێوانی ئێستا و ڕابردووە چێژی شعر قۆڵبوونەوە لە شعر زیاتر لە جاران دەبێنرێ وەک لە ئێستاە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنێتەوە وەکو شاعرێک
ئێمە گۆژ نەکراوین بە کەلتوری نەتەوەیی، ئێمە دابڕاوین لە زمانی دایک، ئێمە نازانین لە کوێوە هاتوین بۆ کوێ چین، ئێمە نازانین شاعرە ئازیزەکانی ئێمە لە کوێوە سەریان هەڵدا و چیان نووسی بۆ ئێمە و ئێمە چۆن بتوانین چێژ لە بەرهەمەکانی ئەوان وەرگرین. ڕەنگە تۆ لەو ئازارەی من تیاژیم ئێوە تیا نەژین، چونکە من تا ئێستایش لەگەڵ مناڵە لەگەڵ قوتابیە هەڵس و کەوتەکەم، پێی ئەڵێم ڕۆڵە پیرەمێرد کێیە؟ ئەڵێ ئەوە تا لە جادەی مەولەوی سواڵەکات. ئەڵێم بێکەس کێیە؟ ئەڵێ بێکەس ئەوەیە کە کەسی نییە. ئەڵێم مەولەوی کێیە؟ سەری لە یعنی ئێمە وەزارەتی پەروەردە، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی تعلیمی عالی لەگەڵ ئەمە حکوومەتان کە گوێ لە ئەو کەسانە ئەگەرێ لە سنووری دەسەڵاتی حیزبە کارەکەن، ئەو بەرنامانەی کەوا دائەنرێت پرس بە مامۆستا خاوەن ئەزمون و شاعر و ئەدیب و نووسەر و چیرۆکنووس و زمانزانەکان ناگرن، گوێ لە ئێمە ناگرن، ئەوان خۆیان چیان بوێ ئەوە داعەڕێشن. بۆیە قەواڵی بەختی میلەتەکە دۆڕا، بۆی ئێمە تووشی کارەساتێک بووین کە شعرێکی کوردیمان لەبەر نییە. من ئائێستاکە 200 مەکتەب بۆ ئەژمێرم کە شعرەکەی ئەی ڕەقیب هەردوو دێڕیان لەبەرە، ئیتر پێنجەم و شەشەم و حەوتە نییە. وەکو مناڵێ ڕەقیب هەست ئاجان لەبەر ئەوە باوکی باوکم ئێمە نەک هەر ئەدیب، نەک هەر نووسین، نەک هەر چیرۆک، نەک هەر شعر، ئێمە دابڕاوین لە دنیای شارستانیەتی نەتەوایەتی خۆمان، ئێمە مێژووی خۆمان دۆڕان و دووە، ئێمە نازانین تا ئەم کات و ساتەی لەکوێوە هاتوین، ئەبێ ئێستا باوکو و دایکەکانمان ئێمە چۆن پەروەردە بکەن بەداخەوە ئێمە ئێستاجی خەریکی کۆمەڵشتین دوورە لە واقعی کوردایەتیە و ئێمە وەک خۆمان ئاوا پەرێشانین و ئێمە خەفەتبارین، ئاوا مناڵەکانیشمان ئاوا سەرگەردان کردووە. مامۆستا کاریگەری تەکنەلۆژیە، ئەوە کاریگەری تەکنەلۆژیا ئازیزەکەم پەیوەندێکی تەلەفۆنمان لەگەڵ من نۆجار چوومەتە چین. مامۆستا بۆ بورە پەیوەندێکی تەلەفۆنمان لەگەڵە با لەسەر هێڵ نەمێنێتەوە زۆر. کاکمەریوان قەرەداکەی پرسیارێکیشی هەبوو. کاکمەریوان سڵاوت لێبێ. سڵاوتان لێبێ. سڵاو لە تۆش بێ. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ بە دیداری مامۆستا ئەمین ئەگەین لەم بەرنامە جوان و قەشەنگە و دەستخۆشیم هەیە بۆ هەردوو پێشکەشکار کاکە هاشمی خۆشەویست و عاشق لەگەڵ خاتو ئارەزوو دەستان خۆش بێ. بەڕاستی کڵفوکۆی گفتوگۆکەتان ئەوەنە جوان و خۆشە، دڵم نایە شاشەی مۆبایلەکە جێ بێڵم کە لایف سەیرێکم. سپاس دەکەین. دەستان خۆش بێ. وەڵی من لێرە دوو داوام هەیە. یەکەمیان وێڕای تەمەندرێژی و تەندروستێکی باش بۆ مامۆستا خی گەورە بیاڵێ بۆمان. مامۆستا هەتا دوور نەکەوێتەوە لە ناومان نازانین بەهای چەند گەورە بووە. بەڕاستی مامۆستا ئەمینسەپان مامۆسایەکی هێندە گەورەیە، بەتایبەت لە بواری پەروەردە بەرەدەستدانی ئەنجا ئازانی مامۆستا ئەمینسەپان کێ بووە. خۆزگە گوێ لە ڕێنمایەکانی ئەگیرا بەتایبەت لایانی پەروەردەی. یەک پرسیارم هەبوو لە مامۆستا گیان، پەروەردە بەتایبەتی وەزارەتی پەروەردە لە ماوەی 2 ساڵە چەندین ملیارد دۆلار و دیناریان خەسار کردو بۆ گۆڕینی مەنهەج کە بیان و پەڵپیان لێ گیرێ لەسەرەوەی غەڵەتیان هەیە. بە ئێستاشەوە کە غەڵەتیان هەیە، ئایا ئەم هەڵەی کە ڕوئەیە لە مەنهەجی پەروەردە کە بەڕێستان شارەزایە لە بوارە ئەگەڕێتەوە بۆ چی؟ یەکەمیان لیژنەیەکی لەگەڵ ڕێزمانە شارەزا لەو بوارە یان بەلا ڕێدابردننی پەروەردە لە بەتایبەتی لەو پەروەردەی کە ئیستاکە زمانی کوردی بەدەستیەوە ناڵێنێ. ئەمە پرسیارێکیان وەڵام بێ سپاس. پرسیاری دووەمیشیان لە کۆمنتا بۆم نووسیون ئەگەر خاتووارە جوش سەیری کە داوای شعرەکەی سلێمانی یەکەم بە دەنگی خۆت
گوێبیستیوین سپاسێکین باشە دەستەکانت خۆش دەست بێت خۆش قوربان زۆر سلااو ڕێزمانەیە کاتێکی خۆش سپاس بۆ تۆ خواتەکەڵ بێ پرسیارەکە زۆر هەڵەگرێ نازانم وڵا کاتمان وا بە کورتی بتوانی وەڵامی بەڵامی جا ئێمە دەفمان دەنگ نا قسەمان جێگە ناگرێ بەڵێ گەرنان ئەو وەزیرانەی کە بوون بە وەزیری پەروەردە زۆربەیان هاوڵێ و خۆشەویستی من بوون بەڵام ئێمە چی بکەین یعنی من ئەم کتێبی ئەلفبێیەی کەوان دامناوە بۆ نێشتنی نەخێنەواری دوای ئەوە 100,000 کتێبی لە چاپکرا جارێککە ویسیان پیا بچنەوە بەبێ پرسی من بۆ ئەوەی کاگمەریوان بزانێ بەبێ پرسی من ڕۆشتوون ناوەڕۆکی ئەم کتێبەیان دەرهێناوە قورئان کتێبی پەروەردگارە بۆ ئادەمیزاد قەومی کورد باوەڕی بە قورئان و کتێبە ئاسمانیەکان هەیە شەوانی قەدەر مەلاقادر لە مزگەوتی قازی قورئانمان بۆ لێک دەداتەوە ئەمە بابەتەکەی منە ئەوان کردویانە بە قاس قازەکانمان فرۆشتن قازان چمان کرد قەل و قاز و مراوی ملن نەگجێ خوێنراوە نە ئەمە بە کڵکی تەمەنی 500 ساڵ تا 45 ساڵیەت جارێکی کە خەباتی کوردایەتیان کردو بە یاپراخ کە کاتێک چوون بۆ لای سەفین دزەی ماڵی ئاوا بێ وتم کاکە ئەم کتێبەی من ئاوایە ئەو وای دەکرد کە جارێکی کە ئەم کتێبە بەبێ ئەوەی ئەوان دەستکاری بکەن و پارەی لەسەر وەرگن کتێبەکە بە ئەسڵی چاپ بکرێتەوە لەبەرەوە کاگمەریوان ڕاست ئەکا ئێمە لە هینی پرۆگرامەکاننی بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان لە وازارەتان دەستمان ناڕوە ئەوەی لە کەوشکێکی لە منجەڵەکە هەبێ ئەوە ئیشەکەی ماشیە بۆ هی دووهەمی بۆ ئەو شعرەی سلێمانی ئەویش دوور و درێژە 4 کۆبلێ خوێنمەوە و ئیتر ڕەنگە ئێوەش کاتمان بەرە کۆتایی ئەوە هینی من نییە خەتای مەریوانە ئەوایە زووی نەکەتان وەرگرتایە بەتەواو ساکۆمێتی زۆر زۆرت بۆ نووسراوە هەمویان گوڵبارانتەکەن خۆشییان هەیە بۆت هەندێک لە ئازان کۆمنتیان نووسیوە ئازیزانێمە بەرنامەی گوڵشەنی شەرکە لە سەرەتای بەرنمەکەوتمان کۆتا بەرنامەی ساڵی 2021 ئینشەڵا لە ساڵی ئایندا بەردەوامە بیر لەگەڵتان ڕۆژانی پێنجشەممان کاتژمێر 2 پاشنیوەڕۆ هەر هەفتەی میوانداری شاعیرێکی لێوان لە محیبەت و خۆشەویستەکەین بە شعرە جوانەکانیان بەرنمەکە ڕازێنەوە مامۆستای خۆشەویستە چینە شعرە جوانەکەی سلێمانیە گەردەتەوێن چێژوەرگری لە بەهای سروشت و جوانی گەردەتەوێ بە ئاگابی لە توانای میری بابانی گەردەتەوێ لە دیرۆکی کورد بڕوانی با پێکەوە سەرێ بدەین لە شارەکەی سلێمانی گەردەتەوێ هێز و بازووی کورد ببینی گەردەتەوێ تۆوی ئازادی بچێنی گەردەتەوێ مافی ڕەوای خۆت بچێنی با پێکەوە سەرێ بدەین لە شارەکەی سلەیمانی گەردەتەوێ قەواڵەی بەختی بزانی هەوری ڕەشی وەی شومە و شوم بتارێنی پێت نیشاندەم کوانەوەی هەڵمەت و قوربانی با پێکەوە سەرێ بدەین لە شارەکەی سلێمانی گەردەتەوێ وەکو وێژدان بە سۆزەوە بۆت بڕوانم تۆ نەک شاری کەڵە پیاوی تۆ خاوەنی حەبسەخان و سەدان ژنی بە ئەمەکی قارەمانی بەند و باوی سلەیمانی تۆ لەو شارەی کەڵپەی دەمی ڕاپەڕینی مێژووی خوێنی دەرکی سەرای ئەختەرخانی سلەیمانی سلەیمانی هەر بشترمیشە بۆ عیشقەوە بنووسیت خۆش بێ جێمە پرسیاریشمان زۆر ماوە بەڵام ئەوەی کە زۆر مەبەست بوو بۆ من
بەدەر لە بابەتەکانمان ئەمە پێشتر پەیوەندیەکی تەلەفۆنیمان کرد و قسەمان کرد و بەڕێزت وتت من شت زوو لە یاد دەکەم زوو شتەکانم بیر بخەرەوە باشە هەر لە ناو شتەکانە وعدی هینێکی پێیان کاکاشم تی مادەم من بیرم چووە پەیوەندیت پێوە بکەمەوە دوای بەرنامە بانگێشتی میوانخانەیەکتان دەکەم و خوانێکی خۆش پێکەوە خۆین وتم شلو بەنیج سادە من نەموت یعنی بەڵام هەر ئامادەم ئێستا خۆشم نیوە خۆی هینێکم خوارد بەسەر چاوەکەم قرس مامۆستا ئەوە بەردەوام شتە بیرچێت لە کۆتایی مانگەکە ئەوەی لیستی خواردنت هەیە بۆ دەعوەتنامە قرز کۆنە بێ نافڕێ بەڵێ منیشتم دواتر قەرزەکە قورسە بێ ناکرد ئیتر دواتر سادە ئەگۆڕێ سانە پارەی باشم لەگەڵ خۆمایە مامۆستاوە کاک ڕێباز و کاکەلانی شتاڵن ئێمەش لە خزمەتیەک لەمە قوربانی شتێکم لە بیر چوو بەڵێ ئەبوایە ئەمڕۆ ئەم جەژنی میلادیە شتێکم حاضر کرده بوو بیخوێنمەوە بوارمەدەن فەرموو کۆتا بەرهەم پێشکەشی بکە و کاتی بەرنامەکەش بەرەتەواو بوو نەچێ بە سپاسەوە جەژنی میلادی سەری ساوە سەری ساوە دوور لە ئیگای مناڵی خۆی بابە نۆئێل خاوەنی خەڵاتی ساڵە سەری ساڵە تا دواتێکی دوکانی مەی لێوان لێ و شوشە بەتاڵە دەست و پەنجەی خانمی شار هەتا گردن پڕ لە بازن و خرخاڵە سەری ساڵە ڕێستۆراند و بار و یانە بۆ تارێکی شەوی دەیجوور ئەوە ئەم شەو چراخانە وەک دواساتی شەوی یەڵدا بەزمە سەمایە سووردانە کوا جەژنانە سەری ساڵە کێ ئەتوانێت پێتان بڵێ ئەمە ژانە یا ژیانە ئەمە دواچۆڕی ویژدانە کێ ئەتوانێت پێتان بڵێت میلەت هەمووی دەسەمۆیە و حاڵی وڵات پەرێشانە بۆ ئەم سەری ساڵە چیت پێیە بۆم بە یادگاری پیتێ لە گۆزاری نێوت یان پێکی شەرابی لێوت چیم بۆ دێنی خەندەی دوای دڵشکێنی ساڵی تازە بکە بە ساڵی خۆشبەختی دەواز بێنە لەسەر سەختی بە دیدارێ دڵم خۆشکە تۆ شەک و من شەرابی ئەوێنت مەشق من ئێوەمانۆ کرد بە هیوام بینەرانمان تاسەیەکیان لە شعرەکانی من شکان دەبێت ئێمە بۆ خزمەتی ئەم میلەتە خولقاوین گەر نەتوانێت خزمەتی بکەین ئەوە ئەبین بە زەرکاوی سەرڕێ درستە دەسەکان خۆش بێ خەمەت ڕەنگین بە هیواین کە بەرهەمی باشی و جوانتریشت هەبێت و کتێبێکیش چاپ بکەیت پڕ بێ لە شعر و ئەوین و ئەم جارە هین مەجبور ئەبم شیعرە دڵارەکانم کۆکەمەوە ئیتر لە ئارەزوو لەوانەیە کە ئارەزووی شعری دڵاریانەیە ئەوانە سوودی بدەن دنیای شعری عەشق و دڵداریش پێویستی بە قەڵەمی زیاتری تۆ ئیتر بڵێن چی ئەمە ئەم کە زۆر جار سفرە داخرێت بیستنە عشتیتایە هەر کەسە بۆ خۆی بەڵام عەشق لە نێوانیانە ئەو سروحی ئاوەیە کە هەر ئەبێ هەبێت ئاجا ئەو سوراحیە ئەبێ یەکێ بەدەمیەوەڵا کە من ئلهامی شعرێکم بۆ بێ من ئەدرزم یەکێ بەدەمەوە ئەوەش ێزانم نەبیرم کاوان هەست و جوانیوی دەستەکان خۆش بێ خامەت ڕەنگین ئازیزانم خۆشحاڵ بووین تا ئێستا بینەر و بیسەری بەرنامەی گوڵشانی شعر بوون تا بەرنامەی تر و هەفتەی ئایندە لەگەڵتان شاد دەبینە فەتان لەگەڵ